بڕوا بکەن خەتا لە پارتینی کە ئۆرهابەی لە دەڤەری خۆی بەێڵەکە خەتا لە حزبەکانی تر کە نەک دیفاع لە مافی مرۆڤ و پێش بە ئەرهابی پارتی ناگرن ئامادە نین دیفاع لە کادیری خۆیان بکەن کە ئێستا نوێترین و نەمنوتەن باز دەکەن یەکێتی سێ کەسی لێگیرایە کە لە سەوی مەحسوبە چاوەڕێ کوردی ڕاستە لەسەر ئاپۆچی سەدێ مەسەر بەڵام کوڕ بنەماڵی شەهیدی یەکێتیە مامی شەهیدە شتیاری یەکێتیە ئەو کات بە خۆشی پۆلیسە لە سەدستی یەکێتی زیوەرگەردی هەواداری یەکێتی کەەوە بنەماڵەش یەکێتینە گۆران یان ئەوتە کوردە و کوڕشی گەنجە ئەویش تیمی پاڤڵ تاڵەبانی بوو لە خۆ شاندانەکان لەوانەیە کە دەچون شار بە شاریان دەکرد هەر سێکیان ئەوانە گیراون بەس وەرە پێم برێ کوڕی کۆست هەولێر وەردەگرمەوە بابە هەولێر وەرمەگرەوە بڕۆ کادیرت وەگرەوە لەسەر ناحەق دەژیرێ لەسەر ستەم وەردەگیرێ ئەو جۆتە کوڕی کۆسرەتی لە ناو هەولێرێ بڕوا بکەن حسەی هەولێریەکان دەبەن لە کاتێکدا یعنی یەک لەو نمونانەی لە ماڵ باس کردی لە حکوومەتی عێراق پارەی دۆلار کە دێتن لە بۆ ماڵی کۆسرەتیە لەو بارەیەوە تەوزیعیان کردی هەموو شتەکانیان تەوزیع کردیە لە پارەی دۆلار دێ یعنی ئەوەی بە منیان گوت هەموو ڕۆژوازان 5 دەفتەرە 20 دەفتەرە نازان پارەکە زۆرە ئەوانە قازانز دەکەن بە سەری حکومی وەردەگرن دەچن لە بازاری دەفرۆشن ئەوە لە بەناوی هەولێری بەڵام کاچ خۆم کادری یەکێتی هەولێری زوڵمی لێ دەکرێت لۆن دیفاعی لێ ناکەی بەرپرسی مەڵبەن بەجددیمە تەلەفۆنتان لۆ دەکەم تەلەفۆنتان لۆ دەکەم دوو خەتی ئاپۆچی کاکە بە 35 ساڵە هەن لەو هەولێرەی وەرە 1000 شەهیدتان هەیە ئەو هەموو کادیرە جوانەتان هەیە لە هەموو شۆڕژێرەتان هەیە سێ کادیرتان نەک لە کوردستان لە ئەوروپای پێڕانەگەیاندیە جوم و زۆڵ و خەبات دژی پارتی بێچێتی بکات وەرە پێتان بڵێم زۆرترین کادیرین گۆ دەژیرێتن چەند جار خۆ پیشاندانتان لۆیان کردیە بە خۆتان هەر بە خۆتان لەو کادیرە حزبی خۆتان دەزانم ینی لۆ باشوور دەکەن لۆ باکوور دەکەن لۆ ڕۆژ ئاوا دەکەن ئەس کاکە لەسەر باشوور نایکەن لە بۆ کادیری خۆتان نایگەن دەیان جار کادیرتان ژیرای و تاداتان دەکەم سێ خۆ پیشاندانی خۆتان لەو بڵاوکەن کاکە لە ئەولێرێ کورس کوردستان ناتوان خۆ سلێمانی دەتان لە سلێمانی ناتوان کوڕ خۆ لە ئەوروپای پانیوەرینەی دەتوانن وەچیمە بستنە سەر نوێنەرایەتەکانیان پەیوەندی بە ڕێکخراوەنی و دەوڵەتەکانیان بکەن دوو هێلکەی لە دوو مەسئولیان بدەن لۆ نایکەن یعنی لۆ کادیری خۆتان کاکە لۆ کادیری خۆتان یعنی بەجددیمە من یەکەم جار دەستم بە تەلەفۆن کرد لەسەر کادیری ئەوانە بوو تەفگەری ئازادی ئیدریس مەخموری بوو هەڤاڵ سەمیرە بوو تەحسین بوو کوڕەکەی بوو گەک دنیای کێ دەستم بە کەمپینێک کرد چووی مەسەر نوێنەرایەتی حکوومەتی ئێمە کاک بەختیار شێخۆی یعنی دەیانجن و جۆڵمان لێیان کرد بەس کاکە خۆ ناکرێ هەتا سەر خەڵ ئێمەمانان لە بۆ ئیسلامی دەگیرێ ئەمە دەچوین دەما کرد خەڵکی جێتی دەگیرێ خەڵچینەوەی نوێ دەگیرێ خەڵکی حزبەکان کە دەگیرێ ئەو حزبانە ژێی پاڵدەنەوە هیچ جم و جۆڵک نەکرێ فێرە مشەخۆریەکمان کردینە مشەخۆریەکمان کردینە کە ئەو بن بە دەرلەوە وەرە یەکێتی پەکەکە کاکە میدیایەکان نییە سارد و سڕ بڕوا بکە لە بۆ ئەو نییە میدیای ئەو دوو یەکێتی وەخت خۆی بەناوبانگ بوو بە میدیا ئێستا میدیایەکی مردۆخ هەر بە میدیا دەتوانیت تەپڵ بە پارتی لێ بدەیت کەیسەکان گەورە بکەیت ئەو هەبوو کەس بەقەدەر ئاپۆچیەکان بەرلەوان تەلەڤیزۆری نەبوو بەس وەرە تحدایان دەکەم سەعات دەسەک توانیتان ڕۆژێک بین لە ناو سۆسیال میدیا تەئسیریان هەبی ئەو هەموو تەلەڤیزۆنیان هەیە ئەزیەتی پارتی بدەن سارد و سڕ کاچ خۆم خەتا لە پارتی نییە خەتا لە حزبەکانیت کێ دەبی ئەو ڕەخنانەیان ڕوبەڕوو لێ بژیرێ هەتا کەی کاچ خۆم تۆ لەسەر وەزئی باشوور قسە ناگەن لەسەر دەنجی ئازاد ناگیرێن لەسەر ئەوە بەس کاکە لەسەر کادیری خۆت بە جواب وەرە شەرمەزار بن